گەندەڵی دارایی لە کەرتی سەربازی هەرێمدا. پارتی وێکێتی بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان و مانەوە لەسەر کورسی زۆرترین گەندەڵیان لە بواری سەربازیدا کردووە. ڕێگەیان نەداوە سوپایەکی یەکگرتوو نیشتیمانی بنیات بنرێت. مانگانە نیوەی بودجەی موچەخۆرانی هەرێم بۆ بواری سەربازی دەڕوات. بە هەزاران بندیوار و پاسەوانی باخ و ڤێلای بەرپرسان بە ناوی پێشمەرگە و هێزی ئەمنی موچە وەردەگرن. ئەوانەشی کە پێشمەرگەی ڕاستەقینەن بوونەتە قوربانی و لە ژیانێکی کولەمەرگیدا دەژین. ژمارەی موچەخۆران دانیشتوانی هەرێمی کوردستان 6,171,000 کەسن. لەو ژمارەیەش 1,255,323 کەس موچەخۆرن کە دەکاتە لە 20% دانیشتوانی هەرێمی کوردستان. تێگەڕای موچەی موچەخۆرانی هەرێم لە مانگێکدا 893 ملیار و 908 ملیۆن دینارە. لە 50% موچە بۆ بواری سەربازی دەڕوات. دابەشبوونی موچەخۆرانی هەرێم چۆنە؟ ژمارەی کارمەندانی مەدەنی 430,231 کەس. ژمارەی کارمەندانی سەربازی 322,678 کەس. هەروەها خانە نشینان ژمارەیان 246,269 کەسە کە زۆرینەیان خانە نشینی سەربازین. لە 50% موچەی موچەخۆرانی هەرێم بۆ بواری سەربازی دەڕوات. موچەی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ یەک مانگ بڕەکەی 893 ملیار و 908 ملیۆن دینارە. لەم ڕێژەیەش 449 ملیار و 177 ملیۆن دیناری بۆ بواری سەربازی دەڕوات. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم 178 ملیار و 489 ملیۆن دینار. وەزارەتی پێشمەرگە 133 ملیار و 61 ملیۆن دینار. ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش 62 ملیار و 997 ملیۆن دینار. خانەنشینی سەربازی 75 ملیار و 630 ملیۆن دینار. بودجەی هێزەکانی هەفتای یەکێتی و هەشتای پارتی لە کۆی 133 ملیار و 61 ملیۆن دیناری موچەی مانگانەی وەزارەتی پێشمەرگە 98 ملیار دیناری بۆ هێزەکانی هەفتا و هەشتا دەڕوات کە سەربەیەکێتی و پارتین و لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە یەک نەخراونەتەوە. ژمارەی هێزەکانی هەفتای یەکێتی بە نزیکەی 57,000 و هێزەکانی هەشتای پارتیش بە 60,000 کەس مەزەندە دەکرێن. واتە نزیکەی 120,000 پێشمەرگە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگەدان. ژمارەی هێزە خراوەکانیش لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە 44,000 پێشمەرگە و موچەی مانگانەیان 35 ملیار دینارە. پێشمەرگەی ڕۆژی ڕۆژاوای کوردستان موچەیان لەسەر داهاتی هەرێمە. پێشمەرگەی ڕۆژ لە ساڵی 2014دا مەزرێنراون و ژمارەیان 6,000 چەکدارە. سەر بە فەرماندەی زێرەڤانی پێشمەرگەن خەڵکی کوردستانی سووریان. پێشمەرگەی ڕۆژ ئەندام و لایەنگری پارتەکانی ناو ئەنجومەنی نیشتیمانی کوردستان ئەنە کەسن لەلایەن پارتی دیموکراتی کوردستان پشتگیری دەکرێن. موچەکەیان لەسەر بودجەی هەرێمە لە کاتێکدا دەبێت موچەخۆری هەرێم
هەڵگری ڕەگەزنامەی عێراقی بێت. بە گوێرەی زانیاریەکان خەرجی و موچەی ئەو هێزانە مانگانە 15 ملیار دینارە. خانەنشینی سەربازی 115,000 کەس لە سلکی سەربازی خانەنشین کراون. بە پێی زانیاریەکان زیاتر لە 100,000 کەسیان بە ناوی پێشمەرگەی سەردەمی شاخ خانەنشین کراون. لە کاتێکدا ژمارەی پێشمەرگەی هەموو حیزبەکان لە سەردەمی پێشڕاپەڕین نەدەگەیشتە 20,000 کەس. وەزیری دارایی هەرێم لە مانگی 2020 لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ژمارەی جەنەڕاڵەکانی هەرێم ڕەنگە بگاتە ئاستی چین و لە کاتی گفتوگۆ لەگەڵ بەغدا کێشەی بۆ دروستکردوون. یەک شتی زۆر هینیش کە ئێمە هەتەرانە لە مفاوەزاتی عێراقیشا تووشمان بوو. ژمارەی جەنەڕاڵەکانی ئەمە یەکجار زۆرە ڕەنگە لە مستەوای سین و ئەوانەیە بین. هەروەها لە لیستی خانەنشینی سەربازیدا جاش و مستەشار هەن لەلایەن دەسەڵاتدارانی هەرێم موچەیان بۆ بڕاوەتەوە. سەرۆک جاش هەیە پلەی لیوای پێبەخشراوە. خانەنشینانی سەربازی لە مانگێکدا بۆ موچە پێویستیان بە 75 ملیار دینار هەیە. پاسەوانەکان و بندیوارەکان بە پێی لێدوانی بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان 60,000 پاسەوان لە هەرێمی کوردستان هەن. بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێم و کەسە دەستڕۆیشتووەکان ژمارەیەکی زۆر پاسەوانیان هەیە. بە جۆرێک بەرپرس هەیە 6,000 پاسەوانی هەیە. لە ساڵی 2019 لە یەکێک لە کۆبوونەوەکانی فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێم بەرپرسێکی باڵای حکوومەت وتبووی بە هەزاران پاسەوانمان هەن بندیوار و کاریان باخەوانی و پاراستنی باخ و vێلای بەرپرسەکانە. لە سلکی سەربازیدا زۆرترین بندیوار هەن. ئەمەش بووەتە بارگرانی بەسەرشانی پێشمەرگەی ڕاستەقینە. دەرەنجام پارتی وێکێتی بۆ درێژەدان بە حکمڕانی سەقەتی خۆیان زۆرترین کەسیان کردووەتە چەکدار و نەشیان هێشتووە لە چوارچێوەی حکوومەت و دامەزراوەیەکی نیشتیمانی هێزە ئەمنیەکانی یەک بخرێنەوە. زۆرجار بۆ ململانەی حیزبی و لە کاتی بوونی کێشەکاندا بۆ یەکلاییکردنەوە بەکاریان دێنن. سەرەڕای دابینکردنی بودجەیەکی زەبەلاح بۆ هێزە ئەمنیەکان دوای 28 ساڵ نەتوانراوە سوپایەکی یەکگرتووی نیشتیمانی دروست بکرێت. بە پێی یاسای پارتە سیاسیەکانی هەرێم لە ساڵی 1993 کە بەدەنگی فراکسیۆنی پارتی وێکێتی لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا قەدەغەی کردووە حیزب هێزی چەکداری هەبێت. بەڵام ئێستا نەوەک حیزب بەڵکو بەرپرسەکان هێزی چەکداریان هەیە.